خۆپیشاندەرانی عێراقی سوورن لەسەر داواکانیان بۆ گۆڕینی سیستمی سیاسی وڵاتەکەیان و ئەمەش یەکەمین جارە لە وەتای ڕووخانی ڕژێمی دیکتاتۆریەوە عێراقیەکان خۆپیشاندانی وەها گەورە و درێژخایەنیش بکەن. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن و شەپۆلی ناڕەزاییەکان لە عێراق تەوەری چاوی واشنتنی ئەمڕۆمانە. خۆپیشاندەران بێباکن لە هەموو هەنگاوێکی دەسەڵاتدارانی عێراقی دەیگرنە بەر دژ بەو شەپۆلە ناڕەزاییە. ئێمە لە مەیدانی تەحریر دەمێنینەوە و خۆپیشاندانەکانیشمان ئاشتیانن دەمێنینەوە تا ئەو کاتەی داواکانمان جێبەجێ دەکرێن. بەلامانەوە گرنگ نییە چەندێک دەخایەنێت داوا دەکەین حکوومەت بگۆڕدرێت و لێرە لە مەیدانی تەحریر دەمێنینەوە و گرنگیش نییە چەندمان لێ دەکوژن تا دەورین هەر لێرە دەبین. عێراقیەکان وەک خۆیان دەڵێن لە هەموو شتێکی ژیانیاندا لە ڕیزی دواون و ئیتر کاتی ئەوە هاتووە بیر لە ئایندە بکەنەوە ئەگەر بۆ خۆشیان نەبێ بۆ نەوەکانی دوای خۆیان. ئێمە لەدایک بووین تا بە سەروەری بژین لە نێو گەلانی سەروەردا ئەوەندەی پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە خراپترین پاساپۆرتمان هەیە لە جیهاندا بەدترین ڕەگەزنامەمان هەیە. عێراق یەکێکە لە وڵاتە پێشەنگەکان بۆ گەندەڵی ئێمە دووهەم یان چوارەم وڵاتین لە نەوتی ئەمارکراودا کەچی هێشتا وڵاتێکی هەژاری. شەپۆلی ناڕەزایی هەر لە بەغدا نییە. گەیشتووەتە شار و شارۆچکەکانی تری وڵاتەکەش بۆ نمونە لە بەندەری قەسر لە پارێزگای بەسرەی باشووری عێراق خەڵک جەخت دەکەنەوە لەوەی لە خۆپیشاندەرانی تەحریر هەرچیەک بڵێن ئەمان هاوڕاین. ئێمە لەگەڵ داواکانی خۆپیشاندەرانی بەغداین داواکانیان هەرچی بێت داوای ئێمەیشە دەمانەوێت حکوومەت بڕوخێنین ئێمە چی دی کارمان ناوێت. ئەگەر چی لە زۆر بۆنەدا حکوومەتی عێراق نکوڵی لێ دەکات. بەڵام خۆپیشاندەرانی بەسرە دەڵێن کۆنتترۆلی بەندەری قەسریان لەژێردەستدایە و ئێستا وەک کارتێکی فشار بەسەر حکوومەتەوە بەکاری دێنن. ئەگەر حکوومەت گوێمان لێ نەگرێت ئەوە هەر لێرە دەمینەوە دەبێت گوێمان لێ بگرێت چونکە ئەم بەندەرە 50-50 لە نێوان حکوومەت و لایەنە سیاسەکاندا دەبەشکرەوە. جا با چاوەڕوان بین هەموو شتێکیان لێرەیە کۆمپانیەکانی بازرگانی بۆ لایەنە سیاسەکانە و بەندەرەکەش بۆ حکوومەتە. ئێمە هەر لێرەین و هەر لێرەش دەمینەوە. هەرچی پەیمانی دەسەڵاتدارانە و هەرچی هەنگاوێکیش حکوومەت دەینەیە لای خۆپیشاندەران نەبوونەتە هۆکارێک تا هەر هیچ نەبێ بە بڕێکی کەمیش بێ شەپۆلی ئەو ناڕەزاییە هێور بکاتەوە. خۆپیشاندەران دەڵێن حکوومەت سیناریۆی تایبەتی لای خۆی دروست کردووە. حکوومەت و لایەنە سیاسیەکانی چاوەڕوانی ئەوەن کات تێپەڕێت و خەڵک بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. بەڵام ئەوە هەڵەیە ئەوان وەها دەزانن ئێمە وەک ئەوانین ئەوان بەڕێکەوتن و بەشبەشە نەهاتوونەتە دەسەڵات وەها دەزانن ئێمەش وەک ئەوانین و وەک ئەوانیش بیر دەکەینەوە. خۆشەویستانم بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنتن میوانداری باڵیۆزی پێشووی ئەمریکا لە عێراق باڵیۆز دۆگلاس سەلەمەن دەکات. باڵیۆز دۆگلاس ئێستا لە واشنتن سەرۆکی نێوەندی وڵاتانی عەرەبی کەنداوە لە واشنتن. جەنابی باڵیۆز سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنمەیەدا و دەست بە جێش دەچمە پرسیاری یەکەمم عێراقیەکان داوای گۆڕینی ئەم سیستمە دەکەن کە ئێستا هەیە یاخۆ ئەم ماوەی 16 ساڵەی ڕابردوو لە کاردا بووە بەڵام هیچ ئەڵتەرناتیڤێکیان نییە. پێت وایە لەگەڵ داواکردن و نەبوونی ئەڵتەرناتیڤە ئەم خۆپیشاندانانە بەرەنجامێکیان هەبێ؟ خۆشحاڵم کە لێرم لە بەشی کوردی دەنگی ئەمریکا. دەمەوێت سەرەتا بڕێک لەبارەی ڕۆژەکە و بدوێم تا وێنە گەورەکە ببینیم. ژمارەیەک هۆکار هەن وهایان کردو عێراقیەکان ناڕەزایی خۆیان دەرببڕن بەرامبەر بە حکوومەتەکەیان. یەکێک لەو هۆکارانە دەگەڕێتەوە بۆ سەروەختی شەڕەکانی داعش زۆرێک لە هێزەکانی لەشکر و پۆلیس لە باشووری وڵاتەکەەوە گوازرانەوە بۆ باکوور و بۆ ڕۆژاوای وڵاتەکە بۆ شەڕی دژی داعش. لێرەدا ملیشیاکان و لایەنە سیاسیەکان کەوتنە کۆنتترۆلکردنی بەشێک لە ناوچەکانی ناوەڕاست و ناوچەکانی باشووری عێراق. هۆکارێکی دیکەش وەک لە دیمانە ڤیددیۆیەکەدا گوێمان لێبوو بینیشمان خواستی ئەو خەڵکەیە کە دەیانەوێت دڵنیابن لەوەی وڵاتەکەیان مافەکانیان دابین دەکات. ڕێبازەکانی بەغدا سەنگی بخاتە سەر پەرسەندنی ژیانی هاوڵاتی ئاسایی.
ئەوە تا وەک بینیمان یەکێک لە خۆپشاندەران دەڵێت لایەنە سیاسیەکان کۆنتترۆڵی بەندەری ئەم قەسریان کردووە. ئەلبەت ئەمە یەکێکە لەو هۆکارانەی خەڵک ناڕزایی دەردەبڕن چکە حکومت کۆنتترۆڵی نەماوە و باڵادەستی لای میلیشیاکان و لای لایەنە سیاسیەکانە کە بە هەڵبژاردن ئەو دەسەڵاتیان وەرنەگرتووە. جا ئەگەر ئەمانە لە گۆڕدران ئەوا دەکرێت وەک ئەڵتەرنەتیڤێک سیر بکرێت. لە بیرمان نەچێت هۆکاری سەرەکیش لێرەدا باری ئابووریە. بۆ نمونە ساڵی 2010 زیاتر لە 800,000 خوێندکار لە قۆناغی ئامادەی و زانکۆ بڕوانامەیان وەرگرت. وەها چاوەڕوانیان دەکرد کە دەرفەتی کاریان لە کەرتی گشتیدا هەبێت. بەڵام حکومت لەو 800,000 کەسە تەنها توانی کار بۆ 50,000یان دابین بکات. جا ئەمە کە پێشتریش هەر هەبووە ئابووری وڵاتەکەی لاواز کرد. کشان و کوڕان دەخوازن ژیانی هاوسەری پێک بێنن، ژیانێکی ئاسوودە بژین، بەڵام گەندەڵیەکانی ناو حکومت ڕێشۆنە قورسەکان و دەسەڵاتی حیزب و میلیشیاکان نەک حکومەتی نێوەندی ئەمانە تێکرا بوونەتە ڕەگوڕیشەی ئەم شەپۆلی ناڕەزاییە. لە ساڵی 2023 کاتێک کە ئەمریکا بە ینی سەرکردایەتی هاوپەیمانانی کرد بۆ لێدانی ڕژێمی دیکتاتۆری لە عێراقدا دەستەواژەیەک پەیدا بوو دەگوترا عێراقی نوێ. چاوەڕوان دەکرا ئەم عێراقە نوێ بەم شێوەی لێبێ پاش 16 ساڵ با بڵێم نزیکەی 17 ساڵ. پێم وایە ئەوەی هەر هیچ نەبێت لێرەدا لە واشنگتن ئەوەی پێشببینی نەدەکرا ئەوە بوو هەر کە سەدام حوسێن لە دەسەڵات لابرا و ئەو پارتە سیاسیە لە دەسەڵات لادرا لایەنە سیاسەکانی عێراق میلیشیاکان بەشەکانی لەشکری وڵاتەکە و پێکاتەکانی ناو حکومت و هەتا دوایی خۆیان بکەونە ململانیەوە لەگەڵ یەکتریدا. ئەو کەلێنانی کە لە نێوانیاندا هەبووە گەورەتری بکەن برەو بدەن بە بەرژەوەندی ناوچەکانیان یان ئاین و ئاینزا و نەژادی خۆیان. زۆرانبازیەکی زۆر و گەورەش لە پێناو دەسەڵاتدا هەبوو کە لەسەر وەختی بەعزدا ئەو جۆرە زۆرانبازیە نەبووە. پێم وایە کردنەوەی سیستەمێکی دیموکراتیانە دەرفەتیدا بە ژمارەیە کارکتەری نادیموکراتی تا خەڵکی خۆیان دەستنیشان کەن بۆ پۆستەکانی حکومت. دەرفەتیدا بە کارکتەرە بیانیەکان و بە تایبەتیش ئەمریکا لەمەدا ڕۆڵێکی بەرچاوی بینی. لەگەڵ ئەوەشدا لەو کاتەدا ژمارەیەک هەڵی کرد. بەڵام دەرفەتیدا بە ئێران بە تووشیا بە هێزەکانی دیکەی ناوچەکە لە ناو عێراقدا کە پێشتر لەسەر وەختی ڕژێمەکەی سەدام حوسێندا ئەو جۆرە دەرفەتیان نەبوو. جا ئەو قۆناغی گواستنەوەیە لە سیستەمێکی داخراوە بۆ سیستەمێکی کراوە و لەگەڵ بوونی کارکتەری جیاوازدا وەهایان کرد ئاین دەڕوون نەبێت و هەر بەشەی وڵاتەکەش بە ئاڕاستی جیاوازدا بڕوات. یەکێ لە کێشەکانی تر مەسلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. دکتۆر عادل عەبدولمەدی هەر لە سەرەتادا جەختی لەوە کردەوە کە هەوڵەدا گەندەڵی نێڵێ. ئێستا خۆپیشاندەران داوای نەهێشتنی گەندەڵی دەکەن بەلای زۆرێک لە شیکەرەوە. ئەمە ئەگەر بێت و عادل عەبدولمەدی بەپی ئەو بەرنامانی بۆ نەهێشتنی گەندەڵی کار بکە جۆرێکە لە خۆکوشتنی سیاسی. هەڵسەنگاندنی بۆ هەڵوێستی عەبدولمەدی چۆن؟ لە پێش هەموو شتێکدا پێم وایە عەبدولمەدی کەسێکی باشە کە دەوێت باشترین کار بۆ عێراق بکات. من وەکو خۆم خۆشم دەوێت و ئەمریکاش لە ساڵی 2023ەوە پشتیوانی دەکات. ئەوەی جینی گەرانیمە ئەوەیە کە عەبدولمەدی پشتیوانێکی گەورەی نییە لە گۆڕەپانی سیاسی عێراقدا. ئەوە ئاشکرایە بۆ ئەم پۆستەی ئێستای تێکڕایەک هەبوو تا ببێتە سەرک وەزیر. عادل عەبدولمەدی ئەو پشتیوانی نییە تا چی دەوێت بیکات. لەگەڵ ئەوەشدا کە لایەنە سیاسیەکان بەشدارن لە حکومەتەکەیدا بەڵام لەلایەن ئەو لایەنە سیاسیانەوە پشتیوانیشی ئەو تۆ ناکرێت. زۆر جار ئاوەها باسم کردووە کاتێک هەموو لایەنەکان لە حکومەتدا دەبن ینی هیچ لایەنێک لە حکومەتدا نییە چونکە کاتێک حکومەت سیاسەتێک دادەنێت و بەدڵی تۆیە ئەوە پشتیوانی دەکەیت و کاتێکی شتێک دەکات بەدڵی تۆنیە ئەوە دژی دەوەستیتەوە. هەر بۆیە پێم وایە عەبدولمەدی لە ڕەوشێکی قورسدایە. لەو ڕوانگەیەوەی کاندیدێک بوو وەک کاندیدێک ڕێکەوتنی لەسەر کرابوو لە نێوان دوو لایانی بەهێز و ڕکابەری سیاسیدا. ئەمەش وهای کردووە لاواز بێت لە بەدەستهێنانی پشتیوانی ئەمیان ئەوی تریاندا و توانستیشی کەم بێتەوە بۆ جێبەجێکردنی هەر بەرنامە و پلانێکی گرنگی خۆی. دەمەوێت شتێکی دیکە بڵێم لەسەر دۆسیەی گەندەڵی. گەندەڵی ئێستا ڕۆچۆتە ناو حکومەتی عێراقەوە. زۆر زیاتری دەوێت لەوەی باز لە پلانی کورتخایانی ئابووری بکرێت یان پلانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بۆ نەهێشتنی ئەو دیاردەیە و تا سیستەمەکەش باش کاری خۆی بکات. ئەمە شتێکە پێویستە هەنگاو بە هەنگاو بکرێت و ماوەیەکی باشیشی دەوێت. ئەگەر دەرفەت هەبوو ئەوە دەتوانین زیاتریش باسی لێوە بکەین.
later in the interview if you like. بەدڵنیاوی مەقسە لەسەرەوەکەینەوە تۆ ئاماژە بەوە کرد کە ئەمریکا پشتیوانی لە دکتۆر عادل عەبدولمەهدی دەکا من دەگەڕێمەوە بۆ لات بۆ باسکردنی پەیوەندی ئەمریکا بە ئێستای عێراقەوە. جێگری سەرۆکی ئەمریکا بە سەردانێکی لە ناکاو دەگاتە عێراق و لەگەڵ سەربازە ئەمریکاییەکانی بنکەی عینولئەسەد کۆبووەوە، بەڵام پەیوەندیەکی تەلەفۆنی کرد لەگەڵ سەرۆکوەزیری عێراقدا بۆ باسکردنی ڕەوشی وڵاتەکە. بە تەلەفۆن قسەمان لەگەڵ سەرۆکوەزیر عەبدولمەهدی کرد و باسمان لە پشێوەکانی ئەم چەند هەفتەی ڕابردووی عێراق کرد. دڵنیای کردمەوە کە کار لەسەر خۆ دوورگرتن دەکەن لە توندوتیژی و ئەو جۆرە سەرکوتکردانەی کە دەیبینین. پەیمانیشی دامێ کە کار لەسەر ڕێزگرتن و پاراستنی خۆپێشاندانی ئاشتیانە دەکەن وەک بەشێک لە پرۆسەی دموکراسی لە عێراقدا. جێگری سەرۆکی ئەمریکا دوای کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانی عێراقدا لە بنکەی سەربازی ئەمریکا لە هەولێر گوتی داوای هەبوو لە کاربەدەستانی بەغدا و هەولێریش. داواشم لێکرد گوێ لە داواکانی خەڵک بگیرێت و داوای ئەوانش کە دەخوازن ڕێفۆرم بکرێت. لەگەڵ سەرۆک بارزانیشدا هەمان بابەتم باس کردووە. بێلەوەش قسەم لەسەر دۆستەکانی فەرمانڕەوایەتیش کردووە. ئێمە هاوبەشیکی بەهێزمان هەیە لەگەڵ گەلی عێراقدا کە لە ئاگری شەڕەکانەوە دەستەبەر کرا. ئێمە لەگەڵ هاوپەیمانەکانماندا عێراقمان لە دیکتاتۆریەت ڕزگار کرد. جارێکی دیکەش لە چنجی داعش ڕزگارمان کرد. بە سەرۆکوەزیری عێراقم گوت وەک چۆن بە سەرۆک بارزانیشم وت ئەمریکا ئامادەیە زیاتر ببێتە هاوبەش لەگەڵیاندا بۆ دڵنیابوون لەوەی فەرمانڕەوایەتیەکانیان لەگەڵ داوا و خواستی خەڵکدا یەک دەگرنەوە و ئامانجەکانیش بۆ ڕەوشێکی درێژخایانی ئاسایشی و گەشەکردن دەپێکرێن. لە واشنتنیش وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەرنجێکی زۆری داوەتە پەرەسەندنەکان لە عێراقدا و ڕاهەندی هەرە سەرەکی ئەو سەرنجدانەش کاریگەریەکانی کۆماری ئیسلامی ئێرانە لە عێراقدا. لە چەند هەفتەی ڕابردووەوە ئەمریکا زۆر بەوردی چاودێری خۆپێشاندانەکانی عێراقی کردووە. ئێمە پشتیوانی لە گەلی عێراق دەکەین کە هەوڵ بۆ وڵاتێکی گەشەکردوو دەدات، وڵاتێک گەندەڵی و هەروەش کاریگەری خراپەکانی ئێرانی تێدا نەبێت. ئێمە ئەوەمان باشکرایی ڕاگەیاندووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاگاهی دەدات بەوەی سزا دەسەپێنێتە سەر ئەو گەورە کاربەدەستە عێراقیانەی لە گەندەڵیەوە تێوە گلاون یان بەشداریان هەیە لە سەرکوتکردنی دەنگی ناڕازی لە عێراقدا. ئێستاش وابەستەیەکانمان بۆ عێراق بەردەوام دەبێت. ئێمە دەستەوەستان نابین لە کاتێکدا کاربەدەستە گەندەڵەکان خەڵکی عێراق دووچاری مەینەتی دەکەن. ئەمڕۆ پشتڕاستی دەکەمەوە. ئەمریکا دەسەڵاتی یاسایی خۆی بەکاردێنێت بۆ سەپاندنی سزا بەسەر و گەندەڵکارانەی سامانی عێراقیەکان دەدزن و هەروەهاش بەسەر ئەوانەی خۆپێشاندەران دەکوژن و بریندار دەکەن. سزاکانی ئێمە هیچ جیاوازیەک ناکات بەهۆی ئاین و ئاینزا و نەژادەوە. پێشتر ئاماژە بۆەوە کرد کە ئەمریکا پشتیوانی لە عادل عەبدولمەهدی دەکات، بەڵام جێگری سەرۆکی ئەمریکا لەم چەند ماوەی ڕابردوودا سەردانی عێراقی کرد بەبێ ئەوەی سەردانی بەغدا و کۆبوونەوە لەگەڵ عەبدولمەهدیدا بکە. ئەوە چ جۆرە پشتیوانیەکە؟ پێم وایە پێویستە خەڵک لەوە تێبگات وەک چۆن پێشتر ڕوویدا لە مانگی 12 ساڵی 2010دا کاتێک سەرۆک ترامپ سەردانی عێراقی کرد. لە زۆرێک لە نێوەندەکانی ئەمریکادا ڕوانین وەهایە و بە تایبەتیش لەو نێوەندەی ئەرکی پاراستنی سەرۆک و جێگری سەرۆکیان لە ئەستۆدایە. هێشتا عێراق شوێنێکی مەترسیدارە. ئەگەرچی بەگشتی داعش تێکشکێندراوە، بەڵام هێشتا شانە نوستۆکانی هەن و خەریکی خۆڕێخستنەوەن. ئەوەی کە میلیشا شیعەکانی ئێران سەرپەرشتی و پشتیوانیان دەکات و هەڕەشەیان لە ئەمریکا دەکرد، هەڕەشەشیان لە ستافەکەی خۆشم کرد. ئەو کاتەی باڵێزی ئەمریکا بووم لە عێراق، هەڕەشەیان لە سەربازەکانی ئەمریکا دەکرد کە لەسەر داوای حکومەتی عێراق بۆ شەڕی داعش لەوێ بوون. دەستەی پاراستنی نهێنی لەسەریانە ورترین ڕێوشۆن بگرنەبەر بۆ پارێزگاریکردن لە سەرۆک و لە جێگری سەرۆک. ڕاستە ئەوە ناخۆشە و جێمەخابنە، چونکە سەردانەکەی ساڵی پاری سەرۆک ترامپ و ئەوەی ئەم ساڵی جێگری سەرۆکیش زۆر کاریگەرتر دەبوو ئەگەر بچوونایەتە بەغدا و لەگەڵ سەرۆکوەزیر و کار بەدەستە سەرشیەکانی دیکەدا کۆ ببوونایەتەوە. بەڵام کێشەکە لەوەدایە کە هێشتا عێراق وەک شوێنێکی مەترسیدار دەبینرێت و ئەرکی دەستەی پارێزگاریکردنیش دابینکردنی ئاسایشە بۆ سەرۆک و بۆ جێگری سەرۆک و دڵنیابوون لەوەی لە کاتی سەردانەکاندا پارێزراو بن. ینی بەڕای تۆ هیچ پەیوەندێکی بۆەوە نییە بڵێن ئەگەر هاتبا و
مایک پێنس بچوایە بۆ بەغدا و لەگە عەبدولمەهدی کۆ بوایەتەوە وها لێک بدرایەتەوە کە ئەمە پشتیوانیەکە بۆ عەبدولمەهدیە بۆ حکوومەتی عێراق. بەڵێ دەشێت هەندێک لە عێراقیەکان و خەڵکیش لە ناوچەکەدا لە ئێستادا سەردانێکی جێگری سەرۆکی ئەمریکا بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک وەزیردا وەها بخوێندنەوە کە پشتیوانیەکە بۆ سیاسەتەکانی حکوومەتی عێراق یان وەک پشتیوانیەک بۆ بەرنامەی عەبدولمەهدی وەک لە ڤیدۆکەی مایک پێنسدا جێگری سەرۆکدا بینیمان ئەمریکا هێشتا بە نیگەرانیەوە لە هێزە ئاسایشەکانی عێراق دەڕوانێت و هەروە هێزی میلیشیاکان هەوڵی سەرکوتکردنی خۆپیشاندەران دەدەن و تا ئێستا زیاتر لە 400 خۆپیشاندەر کوژراوە. دڵنیام لەوەی جێگری سەرۆک نەیویست و ئەو سەردانی بەکاربهێنێت بۆ پشتیوانی لەو جۆرە وەڵامدانەوانەی خۆپیشاندەران لەلایەن بەشێک لە هێزە ئاسایشەکانەوە یان ئەو میلیشیانەی دژی خۆپیشاندەرانن. خۆشحاڵ بووم بەوەی توانی سەردانی هەولێر بکات و لەگەڵ کاگنێچیر و کاگ مەسروردا کۆبێتەوە چونکە پێویستێک هەیە بۆ بەهێزکردنی پەیوەندی هاوبەشی ئەمریکا و هەرێمی کوردستانی عێراق. چەندین ساڵە لەگە سەرۆک بەرزانی و سەرۆک وەزیر بەرزانیدا پەیوەندێکی باشمان هەیە هەر بۆیە بەلامەوە گرنگ بوو جێگری سەرۆک بچێت بۆ هەرێمی کوردستان و ئاماژەیەکی کۆنکرێتیشە بۆ ئەو پشتیوانیە لە چوارچێوەی عێراقدا. بە ئەوەش بڵێم جێگری سەرۆک و هاوسەرەکەشی بووە لەو کاتەدا ئەو سەردانیان کرد چونکە ئەو هەفتەی پێشوو دەچوین بەرەو پشووی ڕۆژی سپاسگوزاری و وەکبارێکی باویشە بۆ گەورە کاربەدەستانی ئەمریکا سەردانی سەربازەکانمان بکەن لە دەرەوەی ئەمریکا. هاوکاتی ئاهەنگگێڕانمان بە بۆنێ ڕۆژی سپاسگوزاریەوە کە جەژنێکی تایبەتە لە ئەمریکای باکوور و لە کللتوری ئێمەدا زۆر گرنگە و بوشەتە باریکی باو بۆ سەرۆک و جێگری سەرۆک و وەزیری دەرەوە و وەزیری بەرگری لەو کاتەدا سەردانی باڵوسخانەکان و سەربازەکانیشمان بکەن لە جیهاندا. یەکی لە پرسیارەکانی ترەوەی متمانەت چییە کە پەیوەندی ئەمریکا بە هەرێمی کوردستانی عێراق و پەیوەندیەکی درێژخایەن بێت و ئەو جۆرە پەیوەندی بێت کە پێی بڵێن پەیوەندیەکی استراتیژی لە کاتێکە ئەمریکا ینی وەکو کورد لە سووریا خۆیان باسی دەکەن پشتی کردوێتە کورد کێ دەڵێ پشتیش ناکاتە کورد لە عێراقدا. پێم وایە گرنگترین شتێک لێرەدا بگوترێت ئەوەیە وڵاتان و هەرێمی کوردستانیش سیاسەتەکانی خۆیان لەسەر بنچینەی ڕوانینی ڕێبەرە سیاسیەکانیان دادەنێن بەو شێوەی بەرژەوەندی نیشتیمانیانەی خۆیان دەیخوازێت. ئەمریکاش بەم شێوەیە کار دەکات هەروەک چۆن رووسیا و چین و چیلی و وڵاتانی تەواوی سەرزەوی کار دەکەن. پەیوەندێکی بەهێز هەیە لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستانی عێراقدا و دەکەڕێتەوە بۆ سەروەختی یەکەم شەڕی کەندا و لە ساڵی 1991دا و واتە ئەو شەڕەی دەرفەتیدا بە هەرێمی کوردستان ماوەیەکی زیاتر بە بەراورد لەگەڵ بەشەکانی دیکەی عێراقدا لەژێر دەسەڵاتی سەدام حسێندا نەبێت. بەبێ هیچ گومانێکیش لە ساڵی 2003دا گرنگ بوو پەیوەندێکی باش هەبێت لەگەڵ کووردا لە باکووری عێراق. ئەمە بێلەوەی پشتیوانی کورد و هێزی پێشمەرگەش زۆر گرنگ بوو بۆ لە ناوبردنی داعش لە ساڵەکانی 2016 و 2017دا. جا کاتێک سەیری عێراق دەکەیت کە لەبەر ژمارەیەک هۆکاری جیاواز گرنگیەکی زۆری هەیە بۆ ئەمریکا. هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە عێراق گرنگی خۆی دەبێت. ئێمە وەها سەیری هەرێمی کوردستان دەکەین وەک بەشێک لە عێراق کە دەکرێت بڵێم لە ڕووی دیموکراسیەوە لە پێش بەشەکانی دیکەی وڵاتەکەوەیە و لە ڕووی ئابووریشەوە 10 ساڵ لە پێشە. هیوادارین لە کۆتایی ئەم ئەزمونەدا عێراق بە هەرێمی کوردستانیشەوە وەها ببینین دیموکراسی زیاتر و گەشەکردنی زیاتر و ئاشتێکی ڕاستەقینەی تیادا بەرقەرار بێت لە ناخۆی وڵاتەکە و لەگەڵ دراوسەکانیشیدا. پەیوەندیەکانمان لەگەڵ کوردی سووریادا زۆر ئاڵۆسترە. ئێمە چوینە سووریاوە بۆ پاراستنی ئەمریکا و عێراق لە داعش بەڵام بەبێ خواستی حکومەتی سووریا بوو. لە کاتێکدا بوونی لەشکری ئەمریکا و دیبلۆماتانی ئەمریکاش لە بەغدا و لە هەولێر لەسەر داوای حکومەتی عێراق و حکومەتی هەرێم بووە. چاویشمان لەوەیە پەیوەندێکی ئەرێنی درێژخایەنمان هەبێت لەگەڵ بەغدا و لەگەڵ هەولێردا. جا هەر بۆیە دەبینیت وابەستەی ئەمریکا لە هەرێمی کوردستان زۆر بەهێزتر دەبێت وەک لەوەی لە سووریادا بینیمان کاتێ سەرۆک ترامپ بڕیاری کشانەوەی هەندێک لە سەربازەکانمانیدا کە لەگەڵ هێزەکانی سووریا دیموکراتدا کاریان دەکرد. یەک پرسیاری تر بە خێرایی پێم بڵێ مایک پۆمپیۆ باز لەوە کایە خو با بڵێم ئاگاهی ئەدا بەوەی کە سزا دەسەپێنێتە سەر کاربەدەستانی عراقی بەبێ گوێدانە ئەوەی ئەمە عەرەبە کووردە چ ئاینێکە چ ئاینزایەکە ئەوانەی کە لە گەندەڵیەوە تێوەگلاون و ئەوانش کە دەستیان هەبوو لە سەرکوتکردنی خۆپیشاندەراندا. بەپێی ئەو پەیوەندیە باشەی ئەمریکا و کورد وەکو تۆ باسن کرد کوردیش دەگرێتەوە ئەو سزایانە.
زۆر دڵنیام لەوەی لە عێراقدا لە هەموو ئاستێکدا لایەنەکان و پێکاتەکان و کاربەدەستانی حکومەتەکان دەگرێتەوە وەک دەگوترێت و پێشم وایە بەڕێوەبەرایەتی ئەمریکا لە ئێستادا سەنگی دەخاتە سەر ئەو ڕێبەرانی ڕاستە و خۆ ڕێگریان کردووە لە ڕیفۆرمی ئابووری و پەرەپێدانی ئابووری کە بۆتە هۆکاری ئەو شەپۆلی ناڕەزایی لە بەغداوە تا شاری بەسڕەی باشووری عێراقی گرتوتەوە بۆ خۆم وەها مەزەندەی دەکەم سزاکان لە سەرەتادا ئەو میلیشیانە دەگرنەوە کە ئێران پشتیوانیان دەکات کار بەدەستە گەندەڵەکانی لەم پۆزیان ئەو پۆزدا بوون لەوەتەی حکومەتی پارتی داوا لە بەغدایە ئەم سزایانە دەبنە فشارێکی ڕاستەقینە بۆ سەر حکومەتی عێراق تا ڕیفۆرمی پێویستی ئابووری بکات بۆ ئامانجەی دەرفەت بڕەخسێنێت بۆ ئەو 800-900 هزار کەسەی ساڵانە دێنە ناو بازاری کارکردنەوە لە وڵاتەکەدا جا بەڵێ پێم وایە دەشێت ئەو سزایانە کار بەدەستانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە بەڵام لەو باوەڕەدام ئێستا سەنجەکە لەسەر ئەو کەسانەیە کە بوونەتە هۆکارێک تا سەدان هزار خەڵکی عێراق بڕژێنە سەر شەقامەکانی وڵاتەکەیان و ناڕەزایی خۆیان دەرببڕن دژ بە حکومەت و دژ بە گەندەڵی. با بڕێژیش باز لە دۆسەی ئێران بکەین لەم خۆپیشاندانانەی عێراقدا بەشێکی گەورەی ئەم شەپۆلی ناڕەزاییە لە عێراقدا دەگەڕێتەوە بۆ دەستێوەردانەکانی ئێران و بوونی ئەو کاریگەریە زۆرەی تاران هەیەتی بەسەر بڕیارە چارەنووسسازەکانی ناو عێراقەوە ئێستا خەڵک داوای نەمانی دەستێوەردان دەکەن لە وڵاتەکەیاندا. ئێران دەزوەر دەداتە کاروبارمانەوە ئێستاش ئاگرەکەمان پریشکی هاویشتووە بۆ ئێران دەزوەر دەداتە کاروبارمانەوە بۆچی دەزوەر دەدەنە کاروبارمانەوە لە عێراق ئێمە وڵاتێکی سەروەرین و سەروەری عێراقمان دەوێت بۆچی ئێمە دەزوەر بدەینە کاروباری وڵاتێکی ترەوە شیکەرەوە ئەم داوایی عێراقیەکان وها لێک دەدەنەوە کە بەشێکە لە ناکۆچی نێوان عەرەب و فارس بەڵام خۆپیشاندەران ئەو جۆرە ڕوانینە ڕەت دەکەنەوە. خۆپیشاندەران هیچ کێشەیەکیان لەگەڵ گەلی ئێراندا نییە ئێرانیەکان ڕۆشنبیرن خوێندەوارن و تێگەیشتون کێشەمان لەگەڵ سیاسەتەکانی حکوومەتی ئێراندا هەیە و هەروەش لەگەڵ دەستێوەردانی ئێران لە کاروباری عێراقدا. واشنگتنیش لەو ڕەوشەی عێراق و دەرفەتدان بە دەستێوەردانی ئێران نیگەرانە جێگیری سەرۆکی ئەمریکا پەیامی ئەمریکای داوە بە ڕێبەرانی عێراقی. سەرۆک ترامپ وابەستە بە عێراقێکی سربەخۆ و هەروەهاش بە عێراقێکی خاوەن سەروەریە. نیگەرانەکانمان بەردەوامە سەبارەت بە کاریگەریە کوشندەکانی ئێران لە سەرانسەری عێراقدا. سەرۆک ترامپ لەو بارەوە زۆر ڕوون و ئاشکرا بووە. لەسەر ئەم بابەتە قسەم لەگەڵ سەرۆک وەزیر عەبدولمەهدی کردو هەروەهاش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیشدا تەنها بۆ دڵنیابوون لەوەی لە وابەستەی ئێمە بەرامبەر گەلی عێراق تێدەگەن. دەمانەوێت عێراقێک ببینین کە کاریگەریە کوشندەکانی ئێرانی تێدا نەبێت و هەروەهاش ڕێز بۆ ماف و دەنجی هەموو گەلی عێراق دابنێت. بەپێی زۆرێک لە شیکەرەوە ئەوەی ئێستا لە عێراقدا دەگوزارێت بەرامبەر بە ئێران و نەهێشتنی ڕۆڵی ئێران لەو وڵاتەدا کارێکی بێپێشینە و چاوەڕوان نەکراویش بووە. لە عێراقدا هیچ کەسێک پێشببینی سەرهەڵدانێکی نەدەکرد لە ناوچە شیعەکاندا کە بەگشتی لەژێر کۆنتترۆلی ئێراندایە و ئێرانیش میلیشیەکانی تێدا چاندووە و مەشقی پێکردون و دارایشی بۆ دابین کردوون لەبەر دووهۆ یەکەمیان تا ئەو ناوچەیە بکاتە ناوچەیەکی لەشکری سەر بە ئێران خۆی دووەمیشیان هۆکاری ئایدۆلۆژی دیموگرافیە کە ئەو ناوچانەی شیعەکان بە بەشێک لە ئێراندا دەنێت هەر بۆیەشە لەلایەن عێراقیەکانەوە ڕەت کراوەتەوە چونکە سیاسەتەکانی ئێران وێرانکردن و نەهامەتی بەسەر عێراقدا هێناوە. ئێستش لە بیرمە ساڵی 2011 کە سەرۆک ئۆباما بڕیاریدا لە عێراق بکشێتەوە زۆر کەس لێرە لە واشنگتن دەیانگو عێراقی خستە سەر دەفرێکی زێڕین و پێشکەش بە ئێرانیەکانی کرد. کێ بەرپرسیارە لەم هەموو دەستێوەردانی ئێران لە عێراقدا کە گوێمان لێ ینی خەڵک لە عێراقەوە چەند بێزارە لێ. ئێران خۆی بەرپرسیارە لە دەستێوەردانی کۆماری ئیسلامی ئێران لە کاروبارەکانی عێراقدا وەک لە پسپۆڕە سیاسیەکەشەوە گوێمان لێبووە ئێران ئەجندای خۆی هەیە لە ناوچەکەدا کارنامەی پاوەندخوازی دەخوازێت کاریگەریەکانی خۆی لە ڕێی لەشکری و گەندەڵیەوە لە ڕێی عێراقەوە بگەێنێتە سووریا و لوبنان لە ڕۆژهەڵاتیشەوە بەرەو ئەفغانستان و لە باشووریشەوە خەریکی وروژاندنی خۆپیشاندانە لە بەحرین و هەروەهاش لە بەشی ڕۆژهەڵاتی عەرەبستانی سعودیەش یان پشتیوانیکردنی حوسیەکان لە یەمەن ئەمانە هەمووی ڕاستن لەگەڵ سیاسەتی هەناردەکردنی شۆڕشدا کرۆکی هەوڵە پاوەندخوازیەکانی ئێرانە بۆ ناو عێراق.
عێراق هەندێک عێراقیش هەن بەشێکیان بڕوایان بە ئایدۆلۆژیای ئێرانی هەیە و پشتیوانی لە ویلایەتی فەقێ دەکەن و بڕواشیان وایە کە پێویستە حکومەتی عێراق ئێران بکاتە نمونە و لەسەر ئەو ڕێچکەیە بڕوات بەڕێوە خەڵکیش هەن بڕوایان وایە لە ڕێی پشتیوانیکردنی سیاسەتەکانی ئێرانەوە لە عێراقدا بەرژەوەندی کەسێتی یان عەشرەت و یانیش سیاسی خۆیان دەست دەکەوێت کێشەکە لەوەدایە زۆرێک لە عێراقیەکان ئەمە وەک ململانی ئێران و ئەمریکا دەبینن لە وڵاتەکەیاندا بەڵام ئەوە هەڵەیە چونکە لە ساڵی 2023ەوە ئەوەی ئەمریکا هەوڵی بۆ داوە دروستکردنی عێراقێکی بەهێزی سربەخۆ و دیموکرات و گەشە کردوو بووە بۆ ئەمەش نەتەوەیە گرتوەکان بانکی جیهانی سندوقی نێونەتەوەی دراو یەکێتی ئەوروپا و بەگشتی کۆمەڵگەی نێونەتەوەی پشتیوانمان بووە تا عێراق ببێتە ئەندامێکی کارای کۆمەڵگەی نێونەتەوەی ئەوەی ئێران دەیکرد شکست هێنانی هەموو ئەو هەوڵە نێونەتەوەیانەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا بوو بەمبەستی ئەوەی چەندێک بتوانێت حکومەتی عێراق بەلای خۆیدا ڕابکێشێت بەڵام مەبەستە ڕاستەقینەکە ئەوە بوو تا عێراق بەکار بهێنێت وەک ڕێگەیەکی استراتیژی بۆ سووریا و بۆ لوبنان و لەوانەشە ئامانجی کۆتایی لێدانی ئیسرائیل بێت ئەلبەت ئەمەش شتە مەترسیدارەکەیە عێراق پێویستە تێبگات لەوەی ئێران وەک شاڕێگەیەکی لەشکری بەکاری دەهێنێت تا چەک و تەقەمەنی و چەکداری مەشق پێکرا و لە عێراقەوە بگەێنێتە حیزب الله و ڕێکخراوە ڕادیکالەکانی دیکە هەر بۆیە دەڵێم ئێران خۆی بەرپرسیارە لەو سیاسەتانەی ئەی ئەمێ بزانم ئەمریکا چ بەرپرسیارەتێکیەکەوێتە ئەستوە بەرپرسیارەتی لە سەرشانی ئەمریکا هەیە لەو سۆنگەیەوەی ساڵی 2023 چوە عێراقەوە و حکومەتی بەعسیەکانی ڕوخاند کە پێم وایە زۆرێک لە عێراقیەکان لەو کاتەدا هاوڕابوون کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ساڵی 2011دا بەڕاستی بیڵێم بڕیاری بەڕێوەبەراتەکەی ئۆباما نەبوو بەڵکو بڕیارێک بوو لەسەر وەختی بەڕێوەبەراتەکەی سەرۆک بۆشدا درابوو لە کۆتایی ساڵی 2010دا کاتێک باراک ئۆباما چۆ ئۆفیس سەرۆک بۆش ئەو ڕێکەوتنەیدایە دەست و وتی سەربازەکانی ئەمریکا لە کۆتایی 2011دا لە عێراق دەکشێنەوە و ئەگەر هەردوو وڵات ڕێکەوتنێکی ترمۆر بکەن ئەوە شتێکی دیکەیە ئەو کاتە من لە عێراق بووم خواستێکی کەم هەبوو لای سیاسەکانی وڵاتەکە هێزەکانی ئەمریکا ببینن لەوێ بمێنێتەوە جا لە ژێر پەردەی هەر بیانوێکی یاساییدا بێت لێدوانێکی بەناوبانگی سیناتۆر جۆن مەککەین هەیە کە دەڵێت هەر عێراقیە قسەی لەگەڵدا کردوون بە شێوەی کەسی پیان و تۆ دەیانەوێت هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق مێننەوە ئەمە بۆ خۆشم کە لەوێ بووم لە باڵۆزخانی ئەمریکا دەتوانم بڵێم هەر عێراقیە قسەم لەگەڵدا دەکردن هەر هەمان شتیان دەگوت بەڵام نەیان دەویست لە بەردەم ڕایگشتیدا ئەوە بڵێن ئەندامانی ئەو کاتەی پەرلەمانیش نەیان دەویست بە ئاشکرایی دەنگ لەسەر بەرنووسێک یان بڕیارێک بدەن بۆ مانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق و ڕەوایی یاسایی پێ بدەن پێم وایە تەنانەت هەندێک لە هێزە میلیشیا شیعەکان خۆشحاڵ دەبوون بەڵام بە داگیرکرد ناودێریان دەکردین وەرێ نەیان دەویست ڕەوایی یاسایی بەمانەوەمان بدەن ئەمە تا ساڵی 2014 درێژەی هەبوو واتە تا ئەو کاتەی حکومەتی عێراق داوای کرد ئەمریکا و هاوپەیمانان بگەڕێنەوە بۆ لە ناوبردننی داعش ئێستا یەکێک لە دروشمە بەردەوامەکانی خۆپشاندەران ئەوەیە کە دەڵێت نیشتیمانمان دەوێت ئەمە ئەو جۆرە خوێندنەوەی بۆ دەکرێت کە حکومت لە بەغدا زیاتر کار بۆ بەرژەوەندەکانی ئێران دەکات ئەو میلیشیا و ئەو هێزە سیاسیانەی بەندەرەکانیان کۆنتڕۆڵ کردووە کار بۆ ئێران دەکەن وەک لەوەی بۆ وڵاتی خۆیانی بکەن ئەمە ئەو ڕەوشەیە کە دروشمی نیشتیمانمان دەوێت دێنێتە ئاراوە زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ عێراق دەتوانێت چی بکە بۆی خۆی لەو کاریگەریانی ئێران ڕزگارکە پێم وانە چارەسەرێکی ئاسان لە مەودای کورتخاندا هەبێت یەکەم شتێک کە پێویستە بکرێت و ڕوو بدات لە ناو تەواوی حکومەتی عێراقدا ئەوەیە هەموو ئەندامانی حکومت بە خودی سەرک وەزیرانیشەوە بە کۆماری ئیسلامی ئێران بڵێن نابێت چیدی دەزوەر بدەیتە کاروباری وڵاتەکەمانەوە نابێت چیدی چەک و تەقەمەنی و مەشق و ڕاهێنان دابین بکەیت بۆ لایەنە سیاسیەکان و میلیشاکان پێویستە حکومت ڕوون و ئاشکرا بێت لەو ئاڕاستەی دەیخوازێت پیایدا بڕوات لە سۆنگەی پەیوەندیەکانیەوە لەگەڵ ئێراندا وەک لە زاری هەندێک لە عێراقیەکانەوە جۆمان لێبوو هیچ کێشەیەک لە نێوان گەلی ئێران و عێراقدا نیە و پەیوەندی ئاینی و کولتوری و کۆمەڵایەتی هەیە لە نێوانیاندا کێشەکە لە سیاسەتی حکومەتی ئێراندایە ئەو ڕێبازانەی ئێران سیاسی و ئاینین ڕێبازی زانیاری و ئاسایشیە
سیاسەتەکە لەشکریانەیە و هەروەهاش سیاسەتێکی ئابوووریە. ئەگەر سەیری سنووری نێوان هەردوو وڵات بکەین یەک ڕێگەی هەیە. هەموو شتێک لە ئێرانەوە خۆی دەکات بە عێراقدا، بەڵام دەکرێت بڵێم هیچ شتێک لە عێراقەوە ناڕوات بۆ ئێران. لەبەر ئەوە لەم پەیوەندیانەدا ئێران بەرژەوەندی هەیە. جا تا ئەو کاتەی عێراقیەکان دەنگی خوان بڵند دەکەن، تا ئەو کاتەی سیاسی هەڵبژێدراوەکانی عێراق و کاربەدەستانی دیکەی ناوحکومەت دەنگ بڵند نەکەن، ئەوە دەشێت ئەم ڕەوشە هەر بەردەوام بێت. بابڕێکی باس لە ڕۆڵی نەتەوەیە گرتووەکان بکەین لە عێراقدا. نەتەوەیە گرتووەکانیش بە وردی چاودێرە بەسەر ڕەوشەکە و نیگەرانیەکی زۆریشی هەیە بەرامبەر ئەو تونند و تیژیانەی لەم شەپۆلی ناڕەزاییانەدا کراون. تیمی نەتەوەیە گرتوەکان لە عێراق یونانی لە ڕاگەاندنێکیدا باسی لە خۆپیشاندانەکانی عێراق کردو و دەڵێت کەڵەکەبوونی شکستەکان و کەمی بەرەو پێشچوونەکان لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا بە ئاشکرایی دیارن. لەگەڵ بەرزبوونەوەی ژمارەی کوژرا و بریندارەکانیشدا ژینگەیەکی تووڕە ئامێز و پڕ لە ترس هاتوۆتە ئاراوە. نەڕابردوو نابەرژەوەندی حیزبیش ناتوانن ببنەتەگەرە لە بەردەم گەلی عێراقدا. ژمارەی کوژراوەکان لەناو خۆپیشاندەراندا هەروە دێ و زیاتر دەبن و هەندێک سەرچاوت دەڵێن تا ئێستا زیاتر لە 450 کەس کوژراون، ئەمە بێت لە تۆمارێکی گەورەی پێشەلکردنی مافەکانی مرۆڤ. سکرتێری گشتی ئێن دەڵێت دووچاری واقورمان بووە بەهۆی ژمارەی کوژراوەکانەوە کە لەم ماوەی ڕابردوودا بینیمانن، واتە لە دەستپێشی خۆپیشاندانەکانەوە. یونامی لە عێراق راپۆرتی خۆی بڵاو کردوێتەوە و بۆی دەرکەوتووە پێشەلکاریەکی زۆری مافەکانی مرۆڤ کراون. وەک چۆن عراقیەکان گومانیان هەیە لەو بۆمبە فرمێسک ڕژێنانەی دەسەڵاتدارانی عراقی دژ بە خۆپیشاندەران بەکاریان دێنن، ئاوەهاش نەتەوەیە گرتووەکان بە گومانە لێیان. هەر لەو راپۆرتشدا ئاماژە بەوە کراوە 16 کەس گیانیان لەدەست داوە و زۆر کەسی تریش بە سەختی بریندارن بە بۆمبی فرمێسکڕژێن. هەندێک ناوچە هەند پێویستە دەست بەجێ بڕیار بدرێ بۆ ڕاگرتنی تونند و تیژە درندانەکان و جارێکی تریش جەختی کردوێتەوە لە پێداویستی بۆ لێ پێچینەوەکردن. ئەمێ بزانم بەڕای تۆ نەتەوەیە گرتووەکان دەتوانێت ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ ئەم قیلانە قوڵە ئاڵۆزەی کە ئێستا عێراقی تێکەوتووە؟ یەکەم شتێکی پێویست بگوترێت لەسەر ڕۆڵی نەتەوەیە گرتوەکان و بە تایبەتی ژێنامی ئەوەیە کە ئەمە سەلماندنێکە و نیشانی دەدات جیهان بە تەنگ عێراقەوەیە. مەبەست لە بوونی یۆنامی یارمەتیدانی عێراقە بۆ تۆکمەکردنی دامەزراوە دیموکراتیەکان و هەروەها دامەزراوەکانی تایبەتن بە گەشەکردنی ئابووری بۆ دابینکردنی ئایندێکی باشتر بۆ عێراقیەکان. بۆ خۆم زۆر جێی خۆشحاڵیم بوو ئەو کاتەی باڵێز بووم لە عێراق. لەگەڵ دوو نوێنەری تایبەتی سکرتێری گشتی UN کارم کردووە. ڕاستیەکە لە کێشەیەکی ئالۆزی وەک ئەوەی عێراقدا هاوکاتی شەپۆلی ئەم ناڕەزایە تونند و تیژ ئامێزە هاوکاتی چەندان ساڵەی دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ئەمانەوە تێکرا چارەسەر ئاسان نییە. ئەوەی نەتەوەیە گرتوەکان هەوڵی بۆ دەدات دۆزینەوەی چارەسەرێکە قەناعەت بە خۆپیشاندەران بکات کە حکومەت لە دەستێکی باشتردایە و کار بۆ بەرژەوەندی خەڵک دەکات. بۆ مەودای درێژخایانیش UN کار لەسەر دۆزینەوەی چارەسەر دەکات لەسەر ئەو کێشە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیانی بوونەتە هۆکار بۆ ئەم شەپۆلی ناڕەزاییە و هاوکات بوونەتە هۆکاری دەستێوەردانی دەرێشی لە عێراقدا. بەس عێراقیەکان گوێ لە نەتەوەیە گرتوەکانەگرن؟ ئالە ئێستادا پێم وایە پێویستە عێراقیەکان گوێ لە نەتەوەیە گرتوەکان بگرن لەبەر چەند هۆیەک. یەکەم یۆنامی و نوێنەرە تایبەتە نوێەکە دەنگێکی هیوا و گەشتبینین. نەتەوەیە گرتوەکان کارێکی زۆر ڕەش دەکات بۆ دۆزینەوەی ڕێگەیەکی کۆنکرێتی و هەنگاوی دیاریکراو کە حکوومەتی عێراق بتوانێت کاریان لەسەر بکات تا هێزە ئاسایشیەکان ئەو هەنگاوانە بگرنە بەر تا دەسەڵاتی دادوەری کاری لەسەر بکات بۆ کەمکردنەوەی تونند و تیژەکان زەمینەی سیاسی ئابووریش خۆش بکات بۆ داواکانی خۆپیشاندەران و هەروەهاش بەرپرسیارکردنی ئەوانەی دەستیان هەبووە لە تونند و تیژەکاندا دژی خۆپیشاندانەکانی کە بە ئاشتیانە سازکران. ئەمە یەکەم هەنگاوە کە پێویستە بگیرێتە بەر. یەشێک لە شتە قورسەکانی ئەم شەپۆلی ناڕەزایی عێراق کە دەنگی سەدان هەزار و بگرە بە ملیۆنان کەسە لەو وڵاتەدا ئەوەیە کە ڕێبەرایەتیشی نییە تا ئامانجەکان کۆبکاتەوە. واتە دەبینی داواکانی خۆپیشاندەران لە ناسریا کەمێک جیاوازن لەوانەی بەسرا. هی بەسڕەش جیاوازە لە داواکانی شاری سەدر لە بەغدا. جا ئەوە گرنگە بۆ دامەزراوەیەک
کە پێوانە نێونەتەوەیەکانی هەبێت و کار لەگەڵ حکوومەتی عێراقدا بکات بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ دەرچوون لەم قەیرانە بەڵام ئەمە نابێت هەر بەمبەستی کۆتایی هێنان بێت بە خۆپیشاندان بەڵکو دەبێت ڕێگەیەک بێت بۆ حکومەت تا کار بۆ بەرژەوەندی عێراقیەکان بکات تا ڕێگە لە دەستێوەردانی دەرەکی بگرێت تا ئایندێکی باشتری ئابووری بۆ عێراق دابین بکات جا ئێران ئەو هاوبەشە نییە کە ئەوە بکات جارێکی دیکەش دەیڵێمەوە پێویستە عێراق وەها سەیرینەتەوەی گرتوەکان بکات کە هەوڵی بنیادنانەوەی عێراق دەدات و چاویشی لەسەر ئەو لایەنانەیە کە ئاستەنگن لە بەردەم ئەو هەوڵە UN-دا. بە بچینەوە بۆ لای خۆپیشاندەران جارێکی تریش هەر چۆنێک بێت لە ئێستادا کەم نین ئەوانەی هەڵبژاردننی پێشوەخت بە هەنگاوێکی کاریگەر دەزانن بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەروەهاش هێورکردنەوەی شەقامی عراقی مەرجعیەتی شیعەکانی شاوڕایە بەڵام ئایا هەڵبژاردن دادی خەڵکەدات؟ جۆمان لە مەرجعەتی شیعە بوو داوای خێراکردنی پرۆسەی نوێی هەڵبژاردن دەکات ئەو هەڵبژاردنە نوێیانە دادی ئێمە نادات و سوودی نابێت بوومان نا هەڵبژاردننی نوێمان ناوێت کە هەر هەمان دەموچاو و هەمان حکوومەت بێتەوە مەرجعەت وتی تەقە لە خۆپیشاندەران مەکەن بەڵام تەقە لێکردن هەر بەردەوام بووە و ژمارەی کوژراوانیش زیاتر بوون و داواکەی مەرجعەتیش گوێی لێ نەگیرە. خۆپیشاندەران تا ئێستا ڕێبەرایەتێکیان نییە و زیاتر لە ڕێی تۆڕەکانی سۆشیال میدیاوە ئاگاداری یەکن و هەندێکیش لە دەسەڵاتدارانی عراق دەڵێن جا حکوومەت لەگە چێدا قسە بکات تا بگاتە ئەنجامێک لەگەڵ خۆپیشاندەراندا. دەڵێن هیچ کەسێک نییە لە ناو خۆپیشاندەراندا تا دابنیشین لەگەڵیاندا ئەوە تا ئێمە لێرەین و لە ریزی پێشەوەین و با بێن و ئێمەین نوێنەری خۆپیشاندەران و لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا ئێمە لێرەین ئەوە تا ئەوە برینەکانمان هەتا ئێستا سوپاس بۆ ێزدان ماوین و هەر لێرش دەبین و پێشیان دەڵێن بەسە ئەم گاڵتە بازاریە. بەڕای تۆ هەڵبژاردننی پێشوەخت چارەسەرە؟ پێم وایە پێویستە زیاتر لە دۆسیە گەورەکان بڕوانین وەک لە هەڵبژاردننی پێشوەخت زۆر دۆسێ هەن پێویستیان بە گۆڕانکاری بنەڕەتی هەیە لە ناو عێراقدا بۆ دەستپێکردنی گۆڕینی هەلومەرجەکە لە سەرزەوی تانەوەی نوێ لەو وڵاتەدا دەرفەتی هەبێت تا عێراق لەلایەن ئێرانەوە بەکار نەهێنرێت بۆ بەرژەوەندی استراتیژیەکانی تاران. خاڵی یەکەم کە گرنگە ئەم حکومەتە یان حکومەتی کاربەڕێکرد یان هەر حکومەتێکی دیکە بێت لە ئایندەدا دەبێت ڕای بگەێنێت عێراق وڵاتێکی سەروەرە و هەرگیز بە وەقای نابێت هێزی دەرێکی پشتیوانی لە میلیشیاکانی بکات و کەرەستە و کەلوپەلی لەشکریانەی بۆ دابین بکات و بە پێچەوانەی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی UN-ەوە مەشق و ڕاهێنانی سەربازی بکات بەو کارکتەرانەی کە سەر بەدەوڵەت نین. پێویستە دڵنیایی هەبێت لەو لایەنانەی لە ناو عێراقدا کار دەکەن وەک بەشێکی هێزەکانی حەشدی شەعبی کە میلیشیای سەر بە ئێرانن کارەکانیان زۆر زیاترە لەوەی کە باز دەکرا ئەوە تا ڕێگە سەرشیەکانیان کۆنتترۆل کردووە سیاسەتیان کۆنتترۆل کردووە خەڵک ناونووس دەکەن لەو شوێنانەی زۆریش دوورن لە باشووری عێراقەوە جا دەبێت ئەمانە ڕابگیرن لەگەڵ ئەم دوو خاڵەدا پێم وایە چارەسەرکردنی کێشەی ئابووری شتێکە پێویستە عێراق کاری لەسەر بکات هەر حکومەتێک لە عێراق پێویستە کار لەسەر تۆکمەکردنی ئابووری بکات کە پێم وانییە بە مانگێک یان ساڵێک یان لە تەمەنی حکومەتێکدا ئەمە بکرێت بەڵام لێرەدا دامەزراوە نێونەتەوەیەکان و بە تایبەتیش بانکی جیهانی دەتوانێت یارمەتی دابین بکات لە دانانی نەخشە ڕێگایەک بۆ حکومەتی عێراق بەمبەسی چاکسازیکردن. پێویستە عێراقیەکان سەیری راپۆرتی ساڵانەی UN بکەن کە سەبارەت بە ئاسانترین ڕێگەکانی کارداریە لە ڕووی ئابووریشەوە عێراق لە بەشی خوارەوەی ئەو لیستەدایە و لە 5 ساڵی ڕابردوشدا دەتوانم بڵێم لە خوارەوەی ئەو لیستەدا بووە چونکە قورسە کارداری تادا بکرێت ئابووری عێراق دووچاری مەینەتی هاتۆتەوە چونکە زۆرێک لەو کاربەدەستانی وڵاتەکە کە بڕیاری ئابووری دەدەن و جێبەجێ دەکەن بە عقلێتێکی بەعسیانەوە کار دەکەن ئەمانە لە ساڵانی 60ەکان و 70ەکانی سەدەی ڕابردوودا خوێندنیان تەواو کردووە و ئەو کاتەش بەو شێوەیە بووە یان ئەو خەڵکانن کە تەنها دەیانەوێت خزمەت بە بەرژەوەندی لایەنە سیاسیەکانیان بکەن عەشرەتەکانیان یان ناوچەکانیان بکەن یان دەیانەوێت جیا لە موچەکانیان پارەی زیاتر لە سیستەمەکە ڕابکێشن بۆ کارداریەکانی خۆیان ئەمە بێلەوەی سەدان هەزار فەرمانبەر هەن لە عێراقدا پۆستەکانیان لە ئاستی مامناوەندیدایە هەر کەسێک لەو فەرمانبەرانە بێوێت دەتوانێت ئاستەنگ بۆ بڕیارەکانی حکومەت دروست بکات و نەهێڵێت جێبەجێ بکرێن ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی ئابووری عێراق بەرەو پێش ناڕات کاتێک بتەوێت پارچەیەک زەوی بکڕیت بەرتیل بدەیت
ئەگەر بتەوێت کارداریەکەت بکەیت دەبێت بەرتیل بەدە کار بەدەست بدەیت تا گرێبەستێکت دەدەنێ جا کارداری عێراقی بێت یان بیانی پێویستە ئەمانە ڕابیگیرێن و کۆتایی پێ بهێنرێت عێراق وڵاتێکی دەوڵەمەندە عێراق نەوتی هەیە گازی هەیە عێراق ئاوی هەیە عێراق خاشێکی بە پیتی هەیە بۆ کشت و کاڵ سیستەمێکی ئاودێری گەورەی هەیە و تەمەنی 5,000 ساڵە لەسەر و ئەمانەشەوە عێراق خەڵکێکی خوێندەوارە و کارگوزاری هەیە کەوا دەکات پێویست بێت ئەو وڵاتە ببێتە سەرکەوتوترین وڵاتی ناوچەکە بەڵام گەندەڵی و دەستێوەردانی دەرەکی و دەرکردنی یاسا و ڕێسای زیاد لە پێویست وهایان کردووە شیانەکان لە بەردەم عێراقدا کەم بکەنەوە چارەسەرکردنی ئەم قەیرانە بەرنامەی درێژخایەنە بۆ چاکسازی ئابووری و دەرفەت ڕەخساندنە بۆ هەموو ئەو کوڕکچانەی کە لەسەر شەقامەکانن جەنابی باڵیۆز زۆر سپاسە دەکەم زۆر سپاس. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆیشم بەڵێن ساڵح بەسەن بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵی.